سڵاوتان لەبێت لەم بەرنامە تایبەتەدا سەردانی بەشێک لە ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی لە ناو کۆمەڵی دادگەری و لە دەروی کۆمەڵی دادگەریش دەکەین. دەمانەوێ خوێندنەوەی ئەوان بۆ بڕیار و مۆقیفەکەی کۆمەڵی دادگەری بزانین. کاک ئەنوەر جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێ و چاودێرێکی سیاسیش ئەو مامەڵەی لەگەڵ کۆمەڵی دادگەریە کرا خۆیان بەخەدر ناوێبن یاخود کۆمەڵی دادگەری ئێمە بەخەدر ناوێبین. جناب و چاودێرێکی سیاسی تا چەند پێت وایە خەتر لە کۆمەڵی دادگەری کرا یاخود نەخێر ئەوە حقیقەت و دەنگەکانی خۆی بوو شایستە بوو ئەوە هەرو دەنگە و کورسیانی بێن. زۆر سپاس وڵا لە ڕاستیە مەسەن لە هەموو پرۆسەیەکی هەڵبژاردنە کۆمەڵی خەڵک تەیدیەکە کۆمەڵە خەڵک مخالیفێتی ئەوانەی عادەتەن کەیبەنەوە تەیدیەکەن و ئەوانەشی کە بە پێی دەنگەکان بە پێی باوەڕەکەی خۆیان دەنگدایانن مخالەفەتیەکەن یا با بڵێن بە جۆر جۆرەکان ڕخنەی لێکردن. بەڵام بە نظری من ئەم بۆ چوونە تازانەی دوای هەڵبژارنەکانی هەم جەنابی مامۆستا عەلی باپیر هەم کۆمەڵی ئیسلامی پێم وایە حەقیقەتە و ڕەغمی هەموو ئەو گلەیانی لەسەر هەڵبژاردنە بە هەموو ئەو بە هەموو بۆ چوونەکانەوە لە پارتیەوە تا حیزبی سۆسیالیست. بەڵام پێم وایە تاکە غەدرێک کە کراوە لەناو ئەم هەڵبژاردنەیە لە کۆمەڵی ئیسلامی کراوە لە کۆمەڵی دادگەری عەفو کراوە. هۆکارەکەشی مەسەلەن ئەوەیە کە هەم پێگە و نفوزی خۆی زیاترە لەو کورسیانێکی هێناوێتی و هەم ئەو کارە خێرخوازیانەی ئەو کردوێتی حیزبەکانی تری هاوشێوەی ئەم ڕەنگە بەقەر ئەمیان نەکردبێ وەڕە ئەو نەقدەی کە مەسەلەن ئەمیری کۆمەڵی دادگەری ئەیکا چ لە حکوومەت لە یەکێتی و پارتی و تەنانەت لە دۆستەکانی ئەم منتقێش لە کۆماری ئیسلامی ئێرانیش و لە تورکیا هیچ کام لەم سیاسیانی کوردستان نەیانتوانیەوە نەقدی هەمویان بکەن. جا هەیە یەکێک نەقدی ئێرانەکە یەکیانی تورکیاکە یەکیان نەقدی یەکێتیەکە یەکیانی پارتیەکە یعنی نییە مەسەلەن لە پاکێجێکە بڵێ کەسێک لەم سەرکردە سیاسیانە نەقدی هەمویانی کردووە. مامۆستا عەلی باپیر نەقدی هەمویانی کردووە بە بیر و باوەڕیشەوە و پێی وا بووە هەم بیر و باوەڕەکەی ئیدۆلۆژیەکەی لەگەڵەوەی و هەماقەتێکیشی وتووە. جا بەڕاستی هەموو ئەمانە هۆکارن بۆی کە لە هەر دەستی وەردانێکا کاکرێ لە هەر ئاڵوگۆڕێکا کە پێک دێ مەسەلەن ئینسان باجی ئەمانە بە پێم وایە کۆمەڵی دادگەری باجی بەشێک لەم هەڵوێستە دروست و تەندروست و واقعی و ڕاستیانی خۆی داوە و بە دوای ئەمانەش ئەبێ ئەگەر ئێمە وەکو ڕۆژنامەنووس و خودی کۆمەڵی دادگەریش پێویستی بەوەیە بە دوای هۆکارەکانی ئەو غەدرەی کە لێی کراوە چییە بگەڕێ بە دوایە لە ناو خۆیە لە زۆنی سەوزە یا زەردە یا هەردووچیانە ئایا لە ناوچەکەیە ئێرانە یا تورکیایە و ئەگەر هەرچی کەسێکە و هەرچی چۆنێکە ئەبێ مەسەلەن ئەم هۆکارانە نیشام بکە و بەڕێی من چارەسەری بکە چونکە بتێ و نەتەوێ وتومە من لە مەقالێکان نووسیومە بڵێ ئەم هەڵبژارنانە دەنگی حەقیقیەکێتی و پارتیە بە نەتیجەکانی ڕاستە بڵێ ئێران دیزاینی کردووە ممچینە بڵێ تورکیا دەخالەتی کردو و دیزانی کردو ممچینە تەنانەت بڵێ ئیسرائیلیش دەخالەتی تیاکە ئەلەم منتیقەیە هەموو شتێک واردە واتە گۆڕپانەکە کراوە هەموو شتێک واردە بەڵام لەگەڵەوەش ئێمە بە نەتیجە لە کۆتایی هەموو پرۆسەکەیە قسە لەگەڵ نەتیجەکەین نەتیجەکە ئەمەیە نەتیجەکە ئەمەیە سابێ لەسەر ئەم نەتیجەیە دانیشین و ئەم بۆیەش پێم وایە کۆمەڵی ئیسدادگەری کە بایکۆتیەکە دەرەنجامی نەتیجەکەیە زۆر باش خۆ پێش نەتیجەکە نەیتۆ بایکۆتی کارەکەکە یەکێتی بەقوتی زیاترە و لە جاران ئەڕاتە ناو هاوکێشەکە و داوای پشکی زیاترەکە لە حکوومەتە ئەمە بۆ یەکێتی گرنگە و ئێستا ئەوەی دەستکەوتووە. کاک ئەنوەر بەڕاشکاوی بە ئەم پرسیارە بکەین و وەڵامەکەی لە ژنان بۆ وەرگریتەوە پێت وایە گەر کۆمەڵی دادگەری بیویستەیە بەبەستی وایە ئەیتوانی کورسیە بۆ دوو کورسیش لەم کاتا بۆ خۆی زیاد بکا و بەڕێکەوتنیش وایە بەڵام پێت وانە ئەمە جۆرێک لە کەورەی بۆ کۆمەڵی دادگەری کە کاتێک ئەزانێ غەدر کراوە خۆشی ناوێ بێ بە بەشێک لەو غەدرە بێت داوای من لەو قەناعەتام وەکو ڕۆژنامەنووسە پێم وایە کە کۆمەڵی دادگەری بیویستە وەکو مامۆستا عەلی باپیریش لە کۆنگرە ڕۆژنامەوەیەکا وتی پەیوەندیمان پێوە کراوە کە شتێکتان بۆ ئەکەیت بەڵام ئێمە ئەو شتەمان ڕەت کردوتەوە و دوومانە ئافێتان بێ و ئافێتیشتان نەبێت قسەکەم لەوەیە کۆمەڵی دادگەری ئەگەر مەبەستی وایە ئەیتوانی ئەزانی ئوستاز بەشێک لەوی هێزانە پێم وایە خاتریان گیراوە
مەسەلەن ڕەنگە وەکو پێویست کورسیان نێنابێ بۆیان دانراوە بۆیان جێبەجێ کراوە هاوکاری کراون پێشم وایە کۆمەڵی دادگەری ئەومە ڕەت نکاتەوە بەڵکو بڵێت تەنها ئیسیقاکی خۆمان بنەوە نەکورسیمان بەخێر بنێ لە کاتێک مامۆستا ئەو مەسلەی حەقی خۆی بێتەوە من خۆ مدوواداچنشم بۆ کردووە کاتێ باتڵ 210,000 باشە دەنگە پوچەڵەکان و لە هەماکەش سیستەمەکە بەو شێوازە بەرمەجە کراوە لەوەچە تۆ بتەوێت دەنگە حەقیقی خۆت وەرگیتەوە قورس بێت 100% مەگەر ئەوەی 210,000ەکە قسەکەی من لەوەیە کۆمەڵی دادگەری بە من دەری خست کە بە دوای ئیمتیاز و بە دوای بەرژەوەندی و بە دوای 8 ملیۆنی پەرلەمانتاری و تەقاوتی پەرلەمانتارەکانی و بەشداریکردن لە حکوومەت و بەشداریکردن لە کێکی حکوومەتانیە لەبەرەوە ئەم بڕیاری داوە جا ئەم بڕیارە ئەکرێ لایانی ئیجابیە بی و لایانی سلبیشی هەبێ بەڵام لە کۆتاییدا ئەمە دەرخەریەوە نیە کۆمەڵی دادگەری بە دوای ئیمتیازانیە ئەی ناکە بە دوای ئیمتیازە بۆیە ئەیتوانی شتێ بۆ خۆی بکات ئەزانی ئەم هەڵوێستەی تازەیەی کۆمەڵی دادگەری مەسەلەن دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکی ئەوەیە کە بەڵێ ئەوەی کە جەناب دووتت تەییدی ئەوە ناکاکە ڕووی داوە باشە بۆ ئەدێکی تریشی و ڕەهەندێکی تریشی ئەوەیە کە بە دەرەنجام کۆمەڵی دادگەری چەنە زەرەرەکە لە بەشداری نەکردن چکە عادەتەن مەسەن قسەی کۆمەڵی دادگەریە و پێشتر کۆمەڵی ئیسلامیە کە ئێمە مەسەلەن لەم پەرلەمانەیە چاودێرە بین وە قسەی دڵی خەڵگەکەین پەیامەکانی خەڵکەکەمانەگەێنین ئێستا تۆ ئێستا لەمە مەحرومە بی مۆزوعەکار پارە نییە و لە مەرحەلێکیشا ئوستاز ئەگەر ئینسان حقیقەتەکەش بڵێ لە قۆناغێکیشا مەسەلەن ناحەقی کراوە گەندەڵی کراوە مەسەلەن زۆشتی نەشیاو کراوە ئەم حکوومەتە بەبەر یەکێتی و پارتی دروست کراوە میدیازانم بڕیارەکەی جەناوی مامۆستا عەلی باپیر نیگەرانی پێوە دیارە تووڕێی پێوە دیارە لە بەرامبەر ئەو حەقی خۆی پێ مامۆستا لە هەماکایشە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەریش بە جدی پشتیوانی لە بڕیارەکەی مامۆستا عەلی باپیرەکەن لەوەی خۆشیان هۆکار بووبن بۆ پێم من وتم لە قسەکانی شاوتم وتم ناحەقیەک غەدرێک لە کۆی پرۆسەکەیە من مەسەلەن بتوانم دەری کێشم ئەو غەدرەیەکە لە کۆمەڵ ئیسلامی کراوە بۆ دەلیلانی کەوتم بەڵام لە سیاسەتە هەموو شتێک یەکسان نییە بە حەق لە سیاسەتە هەندێک جار ئەبێ تاکتیکت هەبێ و هەندێک جار تاکتیک مامۆستا عەلی باپیر خۆشی ئەوەی نەشاردەوە کاکەنەوە ببوورە پێتە بڕێ ئەو تەکتیکە جای وایە پەیوەندی بۆ پەیوەندی تەلەفۆنیەوەی کە مامۆستا عەلی باپیر لە بۆمان کراوە بەڵام زۆر کات کۆمەڵی دادگەری و سەرکردایەتی کۆمەڵیش تەنها بیریان لای و مەبدەئەیە کە لی دروست بوون ینی لەوەی جەنابەت سەرف جانبێکی سیاسی لێکی بیتەوە بەڵام کۆمەڵی دادگەری لەوە جانبێکی دینیەوی و قیامەتیش تێکەڵ بە سیاسەتەکە بکات کە لۆشێ وەکو فکرێ لەگەڵ ئایدیای جەنابتا دوور ڕاستە نانە ڕاستە بەڵام مەسەلەن قسەکە ئەوەیە کاک جار ئایا جگەل لەم بڕیارە حەلی تر نەبوو ئەڵتەرناتیڤی تر نەبوو ئەمە یەک بار حاڵێساگە بڕیارەکەی داوە دو کۆمەڵی دادگەری ئێمە چاوەڕێی نەتیجەکەکەین و لەگەڵ ئەوەشە مەسەلەن با تەجروبەیەکی تازەش بێ ئەمەی کۆمەڵی دادگەری تەجروبەیەکی تازەشە وەکو حیزبێکی سیاسی منەزەمەڵێم وەکو کەسێکە وەکو حیزبێکە گوتاری هەیە وەکو کەسێکە پەیامی هەیە وەکو کەسێکە ڕابەرێکی مەسەلەن حەقیقی هەیە مەسەن بۆ یاڵم ئەوە بەڵام ئەتوانێت لە 4-5 ساڵی داهاتووە خەیچێکە بتوانێت ئیشی باشکە و ئەمە وەکو یەک کارتێک بەکار بێنێکە ئێمە نەچوینە ناوم حکوومەت و ئەم پەرلەمان و ئەمەی کە دیزایانی بۆ کراوە غەدرمان لێکراوە و ئەمە وارد لەگەڵەوە شعبی بزانین مەسەلەن ئەم کارە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق یان کوردستان چەنە کۆمەڵی دادگەری نەتیجەکەی وەرەگرێتەوە کۆمەڵی دادگەریش لەسەرەوە کە پەرلەمانتاری شەقام دروست بکە دڵی ئێمە دەچینەوە ناو شەقام و شەقامیش هەوڵەدەین بجوڵێدین لەبەرەوەی ئێمە لەگەڵ شەقامین بۆیە پەرلەمانی ساختەمان ڕەت کردوێتەوە قسەکەم ئەوەیە کۆمەڵی دادگەری پێویستەکان لەم 4 ساڵە یان لەم 5 ساڵە چۆن مامەڵە بکە بۆ ئەوەی لە ساحە سیاسیەکە و لە دژاریکردنی پارتی و یەکێتی لە سلوکێت و کاری سیاسیان بەردەوام بێت هەر شتێک هەر هەنگاوێکی با بڵێم سیاسی یاسایی جەماوەری بگرێتە بەر بە نەزەری من مەسە من بەش بە حاڵی خۆم تەیید یەکەم پێم باشە بەڵام کۆمەڵی ئیسلامی نابێ هەڵگیری ئەم گوتارە پۆپۆلیستیە بێ کە چەند کەس پێشتر و ئێستا شایانە ئەم گوتارە پۆپۆلیستیە بە نەتیجە خزمەتی هیچ سیزێکی سیاسی ناکە ڕەنگە لە کوردماوەدا بیکە
بەڵام خزمەتی ناکە بۆیە من لەگەڵ ئەوەم کە ئەوەی کە تا ئێستا کۆمەڵی دادگەری مەسەلەن میدیایەکی ئارام مەسەن هێزێکی سیاسی ئارام و قسەی حەق بە زمانێکی ئارام و دیالۆگ پێت وایە ئەم وتارانەی مامۆستا عەلی باپی لەم دوایە توندێکی پێوە دیارە ئەوەی لێ خوێنمەوە لە کۆنگی ڕۆژنامەوانیەکان لەم بڕیارانە بەڵێ پێم وایە نەک بڵێم توندا هەزەکەم ڕەتفعلە تەسەڕوعی پێوەیە و تۆزە ڕادیکاڵبوونی پێوەیە ئەمە ڕەنگە بۆ ئەم چەند ڕۆژەی کە ئینسان هەست بە قەدرەکە نۆرماڵە بەڵام بۆ خطاب و بۆ ئستراتیژ و بۆ پلانێک کە دایانێ بۆ 4 ساڵی داهاتوو بەم خطابە نابێ ئەزانی مەسەن خەڵک خطابێکی پێت وایە کۆمەڵی دادگەری باش پێت وایە وتارەکان ئەوەی پێوە دیارە کۆمەڵی دادگەری هەست بە خەدرێکی جددیەکە بەڵێ بەڵێ ڕێگەوەیە بەس غەدر واردە و حەقا کراوە بەبەسمەوەیە ئەوە کراوە و ئەو وڵامانی مامۆستا عەلی باپیر حەقا بەڵام فاکتەری تریش هەن فاکتەری کۆمەڵایەتی هەیە فاکتەری ناوخۆیی هەیە جگەل لەو فاکتەرانەی کە تەکنیک و دیزایانی هەڵبژاردنە گۆڕێ جگە لە دەخالەتی وڵاتان هەمانە هەموو ئەوانە واردن بەڵام فاکتەرە ناوخۆیەکانی کۆمەڵی دادگەریش ئەبێ ئەم حیزبە دەستنیشانی بکات مەسەلەن بستنەوەی گۆڕان 25 کورسیەنێ ئەتوانێت ئاڵگۆڕ بکاو نایکە دوجارش نەتیجەکەیەوەیە کە خەڵک لی لەو ئۆپۆزیسیۆناکە ئەوە یەک دوو هەم ئەو دیزایانی کە بازەکرێ و ئەو ئاڵگۆڕانی کە پێک دێ لەناو ئەم هەڵبژارنانە و ئەم سیستەمە سیاسیانەیە خۆ بەتەنیا لە کوردستان نییە لە عێراقیش وایە لە تورکیا ژوایە لە جگە لە ئیسرائیل لە خۆرهڵاتی ناوەڕاست لە هەموو ئەو وڵاتان و منتەقانە وایە لەبەرەوە بە نەزەری من ئەو بۆ چوونە غەڵەتە کە پێمان وابێ یا پێمان وابوو هەڵبژاردنەکە پێرفێکت بەڕێوەچێ بێغەل و غەش و بێکەم و کوڕی ئەمە بۆ چوونێکە بەڕاستی چاوەڕێ بۆ منتیقەکە نەک بۆ هەرێمی کوردستان چاوەڕێکراو نییە منتەقی نییە واقعەکەوەیە کە مەسەلەن ئەم دوو هێزە بابلمیشێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان نفوزیان هەیە عسکەریان هەیە زۆنیان بەدەستەوەی پەیوەندی ناوچەی و نێودوڵەتیان هەیە ئیمکاناتیان هەیە مەسەن بۆچی تۆ پێ دوایە کەس دەنجیان پێ نادا ئەوە دیوەیەکی ڕاستە دیوە ڕاستەکەی تریشی بزوتنەوەیکی وەکوونەوەی نوێ نە مقڕی هەیە نە لقی هەیە نە کۆمیتە هەیە نە ناوچەی هەیە یەک تەلەڤیزۆنی هەیە توانێتی لە ناو ئەو هاوکێشە سیاسەیە کاریگەری خۆی دانێ یعنی ئەبێ مەسەلەن هەموو ئەمانە بەوارد بزانین ڕەخمی ئەو ڕەخنەوگلیانی لێمان هەیە پێمان وانە بێ بەم نزیکانە ئەو بۆ چوونە ڕاستەکە ئەم هێزانەی کە ئەکسریتی دەنگانیانەوە پاشەکشە بکەن خۆم پێم خۆشە مەسەن پێم خۆشە لە دەورەیەکە نەوەی نوێ نەخێر کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزنەوەی گۆڕان ئەمانە منەکوی هێزێکی سیاسی و ڕەسەنەیان بینم حکوومەت پێک بێنن بێکەوە یەکێتی پارتی لە دەرەوە حکوومەتە بن بەڵام ئەمە ئایا ئێستا ئیمکانی هەیە واردە بەڕێی من ئەوە مەسە ئێمە تەجربەیەکی تازە تاقیەکەین وەکو چۆنەوە ئێستا ئەوەی کۆمەڵی دادگەری من بە تەنیا ئەوەڵێم تەجربەیەکی تازە تاقیەکەینەوە بەڵام بە نەزەری من یەکەم نابێ زۆر تەسەڕعی پێوە بێ دومیش نابێ کۆمەڵی دادگەری پەنابەرێتە بەر وتاری پۆپۆلیستیەوەی کە هەندێک کەس بردیان بۆ مدەتێکیش خواردی کاریگەریشی هەبوو بەڵام بە نەتیجە خەڵک هەستی کرد ئەو وتارە گوتاری دڵی خەڵک نیە خزمەتی خەڵک ناکە بەس بۆ جوڵاندنی شەقامە وتاری پۆپۆلیستی بە نەتیجە ناخوا نەتیجەیەکی لێ نابێ